پرسی سەرۆکایەتی هەرێم و نەسازانی لایەنە سیاسیەکان تەنها بە کۆبوونەوەی لایەنە سیاسیەکانەوە نەوەستاوە، بەڵکو ئەو پرسە گەشتووەتە مزگەوتەکان و بەشێک لە مامۆستایانی ئاینی شاری سلێمانی وتاری نوێژی هەینیان تەرخان کرد بۆ ئەو پرسە و لە مینبەری مزگەوتەکانەوە ڕەخنەیان لە بەرپرسە سیاسیەکان گرت کە نەیانتوانیوە وەک پێویست لە ئاست متمانەی دەنگدەران و هاوڵاتیاندا بن. بەداخەوە سیاسیەکانمان لە خەوی غەفڵەت خەبەریان ناوێتەوە ئاگایان لەم ئەرکی مامۆسایانی ئاینی بەردەوام نەسیحەتە و قسەی خێرە و داواکردنە لە سیاسیەکان کە چیتر ئەوەندە درێژە بە کۆبوونەوەکان نەدەن و ئەوەندە کۆبوونەوە نەدەنە دەستی کۆبوونەوە خەمی خەڵکیان بێ بەڕاستی کارەساتی گەورەیە لە وڵاتە ئەو هەموو قەیرانە هەبێ و سیاسیەکانیشمان بەداخەوە بیرێکی ژیرانە نەکەنەوە و بە ویژدانەوە بڕیار نەدەن و چیتر ئەوەندە مەساڵیحی شەخسی و حزبی و تاکی خۆیان وەلا نەخەن و خەمی خەڵکیان نەبێ. هەرچەندە موسڵمانان لە وتاری نوێژی هەینیدا تەنها گوێگری مامۆستایانی ئاینی دەبن و سروشە ئاینیەکان ئەنجام دەدەن، بەڵام باس لەوە دەکەن کە ئەو وتارانەی خەمی ڕۆژانەی هاوڵاتیانی تێدا باس دەکرێت بۆ خەڵک گرنگکن داوایان لەلایەنە سیاسیەکانیش کرد ئەگەر گوێ لە مامۆستایانی ئاینیش ناگرن با گوێ لە هاوڵاتیان بگرن و بسازێن. ئێمە پێویستمان بەو نەوع خوتبانەیە لەبەر ئەوەی ئەمڕۆ ئێمە وڵاتەکەمان کەوتووەتە بارێکی نائاسایی شەڕاوی شەڕێکی نەگریسی داعش کە یەقەی گرتوینە. ئێمە ئەمڕۆ کە نامانوێت کابرایە لەبەر بەرژەوەندی حیزبایەتی خۆیان لەبەر بەرژەوەندی خۆی کورسیەکەی خۆی ئەم وڵاتەی ئێمە و ئەم خاکە ئێمە و ئەم فەقیر و هەژاری ئێمە بکا بە قوربانی کورسیەکەی. لە وتاری نوێژی هەینیدا مامۆستایانی ئاینی جگەلەوەی لەخوا دەپارانەوە هەرێمی کوردستان بپارێزێت پرسیاری ئەوەشیان دەکرد کە دەبێت هۆکارەکەی چی بێت وا لایەنە سیاسەکان ناگەنە ڕێکەوتن، بەڵام وەڵامی ئەو پرسیارانە تا ئێستا نەک خەڵک تەنانەت سیاسیەکانیش نەیانداوەتەوە. موسڵمانان ئەمڕۆ لە نێو مزگەوتەکاندا تەنها دوعایان بۆ ئەوە نەدەکرد تا خوا لە گوناحەکانیان خۆش بوێ، بەڵکو لە خوا دەپاڕانەوە کە سیاسیەکانی ئەم هەرێمە لەسەر پرسە سیاسیەکانیش ڕێ بکەون. بابانە نۆرێنەوەڕتی سلێمانی.